چەند ساڵێک دەبێت کە بەشی فڕۆکەوانی لە کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین کراوەتەوە و ژمارەی قوتابی کورد دەستیان بە خوێندنی پیشەیی کردووە لەم کۆلێژە. ئەلبەتە ئێستا قوتابی لەم بەشە بۆ ماوەی چەند ساڵێکە لە کۆلیژی ئەندازیاری دەخوێنن و پاشان قۆناغەکانی دیکە دەچنە وڵاتی دیکە دەخوێنن و لەوێ دوو قوتابخانەی دیکەش هەیە. بۆ ئەم مەبەستە میوانێکم لەگەڵ ئەبێت بۆ بزانین کە چەند قوتابی وەرگیراوە، چەند قوتابی دەخوێنێت، ئەو وڵاتی کە بۆی دەچن کوێیە تیا دەخوێنن و ئەم بەشە چەند ساڵە کراوەتەوە. ئەم بەیانیە پرۆفیسۆر دکتۆر عاید عۆکاب سەرۆکی بەشی فڕۆکەوانی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین لەگەڵم دەبێت و بۆ ئەو قوتابیانەی کە ئارەزووی خوێندن لە بەشی پیشەیی یاخود لە بەشی ئەندازیاری فڕۆکەوانی دەکەن و ئەمانش بێگومان چەند وێنەیەکی ناو کۆلیژەکەیە کە لە کاتی وانەوتنەوەیە بە ئەو قوتابیانە. جا دەمانوێت زیاتر زانیاری وەربگرین، ئەوە دێمە لای میوانەکەم و لەگەڵ ئەو گفتوگۆکەم. پرۆفیسۆر دکتۆر عاید عۆکاب بەخێر هاتی. سەرچاوان زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی کەنالی 24 دەکەم بە تایبەت ئەو پرۆگرامەی بیان باش. فرصەتی باش بوو حتا زۆر تەلەفۆن لۆم دێ حتا خاستن قوتابی 112 حاز دەکەن تێبگەن ئەو بەشە چییە. کەواتە ئەم بەیانیە جەنابەت لەگەڵ ئێمەیت بۆ ئەوانەی کە ئارەزوویەوە دەکەن بێنە کۆلیژەکەی ئێوە لە کۆلیژی ئەندازیاری بەشی فڕۆکەوانی. دکتۆر با لەوە دەست پێ بکەین. سەرەتا ئەم بەشە هەر لە کوردستان نەبوو و خەڵک بۆ ئۆکرانیا دەچوو. ئێوە هیچ هەماهەنگێکتان لەگەڵ ئۆکرانیا هەبوو؟ بەشەکە چەند ساڵە کراوەتەوە؟ چۆن بوو کە بەشەکەتان کردەوە؟ بێگومانەوێ بزانم لە دوای ئەوەی کە ئەو کێشانە ڕوویدا ئەو بەشە بە تەواوەتی لێرە کرایە وایە؟ بەڵێ. 2020 ئەو بەشە کراوە لە کوردستان. دەستمان کرد لە 2020 ئالاساس مەرحەلەی یەک و قۆناغی یەک و دوو لە هەولێر دەبی. باشە. سێم و چوارم لە ئۆکرانیا دەبی. کاتە 3 ساڵە ئەمە هەیە. تقریبا 3 ئەم ساڵەوە. شانسی قوتابیامان ئەو 2 ساڵیان تەواو کرد دەبی ئەو مانگی 9 لە ئۆکرانیا بن. بەس خۆ دەزانی ئەو شەڕی حالیان لە ئۆکرانی هەیە کە سەلامەتی قوتابیان خۆم ڕوانم نەکرد. کاتە ئەڵتەرناتیڤ چی بوو لەبەری ئۆکرانیا کەتان هەڵبژار؟ من لە کاتی خۆ لە 2021 ئەمن لەگەڵ ئوردنی کۆنەکشنم هەبوو کە خەت بەدیل. دەبێ احتیاتی خۆم هەبی، حساباتی خۆم کردبوو. فلە مانگی 8 وەفدێک چوونە بە موافقەی سەرۆکی زانکۆ دکتۆر کامێران، من و لەگەڵ جەنابی عەمیدی دکتۆر نەژاد و محەممەد تاهەڕ و محەممەد باقی 4 کەس بوون. چوونە ئەکادمیای تایارانی ئوردنی مەلەکی. ئەوە ئەکادمیە تایبەتە بە فڕۆکە. باشە. هۆکارەکە چی بوو کەوێتان هەڵبژارد؟ حتا ئەمن مەرحەلەی 3-4 تاڵەوە تایاران دەبی عەمەلی بی. دەبی لەگەڵ تیارەی تعامل بکە. مەرحەلەی 3-4 ئەو ئەندازیاری فڕۆکان جیاوازە لە بەشەکانێکی دی. دەبی مەرحەلەی 3-4 ڕاست خۆ تەڵەبە تعامل لەگەڵ فڕۆکەی بکە حتا بتوانین سوود وەربگری، بتوانین ئیش بکەیت لە مەجای فڕۆکە. فچوو لە مانگی 8 لەوەی الحەمدولیلا تقریبا تەماشا ئیمکانیاتی ئەو ئەکادیمان کرد. ئەکادمیای دەنێر ئەکادمی جۆردنیان خیبرەی باشیان هەیە لە مەجای فڕۆکە. تقریبا خۆیان 40 تیارەی خۆیان هەیەیان تایبەت بین خۆیانە. موقعیان زۆر باشە لەناو مەتار عەمان دووەریە. یعنی ئەوەی باشە دائما تەڵەبەی ئەندازیاری فڕۆکەی خۆم تعامل لەگەڵ تیارە دەبین. مختبراتی زۆر باشیان هەبوو لە هەموو ئەجزای فڕۆکەی. فطلبە تقریبا ئەمن یەکەم واجبەش تەڵەبەشمان الحەمدولیلا گەشت ئوردن، 15 تەڵەبەم حالیان لە ئوردنن. ئەوە 2 ڕۆژ دەستیان کردێ بخوێنن. ئەو تەڵەبێکی تەواو دەکە 2 ساڵ لە ئوردن بجهودی خۆم و جەماعەتی وەفدش يعني طبعا عەمیدیش و جەماعەت محەممەد تاهەڕ ڕێک هاتن لەگەڵ ئەو ئەکادمیای شەهادەی دی ببن. شەهادەی ئەو ئیختیساسی تایران دەزانی دەنێن پێی ئیاسە. ئیاسە چییە؟ ئەوە تایبەتە بە ئیتیحاد ئەوروپی، یعنی ئزن ئیشکردنە اختصاسە. باشە. ئەو 2 ساڵە کە دەخوێنن چونکە ئێمە وتمان زۆرێک هەیە پەیوەندی بە جەنابتەوە کات حەزەکەم زانیاری بکەم. ئەو 2 ساڵە ئەرکی خوێندنەکانەکەوێتە سەر شانی حکوومەتی یاریمی کوردستان یاخود چۆنە؟ بەخۆی ئەم ئەو چاوەڕێ من داوام کردیە بگەم جەنابی سەرۆک حکوومەتی برای گەورەمان لە ڕێگەی مەکتەبی
حتى أو كشيء طلبي حلب كم أو بارك حاليا طلبة ده قطابي أو بارك ده لرجع كاك فريدون شاوري ما عودك لهم ورد بقري حتى دانشم دبي عندك مساعدة قطابي بقى خاصة أو دشن أردن هي بابي فقيرة إمكاناتنية أتواني بلين تيجوكي شانيكا تاو كويسة بلا استحاليا أو دو وجبة يعني دعمك خاصا برد لجنابي سلوك أكاديمي أوش سلوك أكاديمي فروكي خاصي بملك حسين بو زور حازي كردستان نكا دبر لبر خاطرتن أو دو وجبة دبم بس يبينج ورقة بصالي بقسط دبي دو قسط بي لو وجدوا 2000 هي مصرفي هي مثلا إقامة أو فيزا أو علاقة بجامعينية شقش لخوي مثلا لو أن دابينهم كردية هر طلبة تقريبا 100 دينار ده يعني أولش مساعدة جامعات أكاديمية يعني هر خنك دو صالة دو صالة كأجرينا دقرينا وشهادة بكالوريوس عمد دمبيان بس صلاح الدين وشهادة دي ده بشهادة خبرة اختصاص بحشة أو شهادة سودكي زورة أو كي بزاني أو شهادة ما في داب لحمو اتحاد أوروبي إيش دكا لا خليج عربي إيش دكا لا عراق إيش دكا لا كردستان إيش دكا كوابي خواستك زوري لسه بالضبط دو شهادة دابا أو دو شهادة كزور قرنجا باشا تشلك كانوا تشلك قرانجا أنا بزانم لو جمارية كانوا قرانج رجع كان حاليا أنا يازد كرم هي شرب شوارك جمع بس أمن هندك لوك جم كمبو لبر بداية أوكرانيا بو هندك عائلة قبولناها كتشك في أوكرانيا بس تا أردنا همان كلتشر كردستان والزور نيزك ساعته بتشارجا فأمن يعني بقطابيان عزيز دارم هيش كيشينية كيش بكربي تلتيان هريكا باشا دكتور بو ورقرتنيان أبي كونمريان چند بيت كور بگیرن چونکە هەمیشە دایکان و باوکان بیریان لەوە کردوتەوە کە خوێندکارەکەم قوتابیەکان ببێ بە دکتۆر یا ببێ بە ئەندازیار ئێستا ئەندازیارێکی زۆربەی کە لە تەمەنێکی منداڵیشن پرسیارن لێکە حەزەکەی بچی بە حەزەکان ببن بە تەیار بە فڕۆکەوان ئێستا و دەرفەتە هاتوتە پێشەوە کۆنمریانە بێت چەند بێت ئەوە قبول مرکزیە بەس ئێمە ئەو ساڵ عددم زیاد کردیە لەبەر ئۆکرانیا ئەمن تحت 25 طلبة بس ئەو ساڵ کردم تقریبا حتا 50 طلبەتان وەربگرم لبر اتفاقمان کرد لەگەڵ ئوردن گوتێمە حتا 50 طلبة بساڵی وەردەگرم پار ئەم معدرم 97 حتا 92 بوو بس ئەو ساڵە تۆقع دەکەم حتا 89 وەردەگرم لەبەر عددم زۆر کردم بە 50 طلبة بس پارەی ئەو ساڵ زیاترە لە ئەو دوو دەورەوەکی من حەبوو من ئەو طلبەی ئەو ساڵ بێن دەبی 50 وەرەقە 15 وەرەقە زیاتر دەبی لەوان باشە دکتۆر ئەمان وەکو کاری ئەندازیاری تەنیا فێری ئەندازیاری فڕۆکابن یا دواتر ئەبن بە فڕۆکەوانیش ئەوانە دەبن ئێستا حالیان ئەو شهادێکی دەبن مەینتنسە نیسیانەی تایراتە تیارەی حاضر دەکەن چا دەکەن ئەش خۆمشە من لە بەرتانیا 89 ئەندازیار بووم چوون لە خۆم دەورەی فڕۆکە بمە تەیار بە ماوەی 5 مانگ کاتەوە دەرفەتەشیان لە پێش ئەوانش هەمان جامعە هەمان ئەکادیمیە بەشی دیان هەیە بەشی فڕۆکە دەبی فڕۆکەوان يعني طلب كشنية بس هي مانج لأخوي شوار مانج دبي بفروكش شهادة وردقري كفروكة. بحشة دكتور شتێک هەیە لە کۆلیژە سەربازیەکانە زۆر ڕەچاوی ئەکرێت ئەویش بارودۆخی تەندروستی کەسەکەیە بەژنێتی قیافەیەکی ڕێکی هەبێت بێگومان کاپتنێکی تایران ئەبێت قیافەیەکی ڕێکی هەبێت بەژنی هەبێت بۆ ئەندازیارێکە چی ئەمیش بە هەمان شێوە مەرجتان هەیە چ مەرجێک ئەوانە ئەگرێتەوە ئەو مەرجانە چین؟ والله إما أولا مرجع كان فحوصات طبية هي بتايبت أو يتبين شوكي مضبوط بعمل واي نبي يعني زوربي جنجان هي طيارة دشي لكاتي طيارة السيانة دكي هزاران وايري هي هريك بكلارك برقك مثلا شنو يستهندك طلبة هي الأردن دو طلبة هي كيشي تشاو يعني هي يعني فرقنا كم ما بين شنو كسك فأوانا أجدنا جلو فحصينات روانيا وكم دبي هر قطابيك تقديم كلو باش فحص التوبي لو مضبوط بتايبات فحص تشاو لو تيار تشاو زور يعني قرنقه لبر اود زانشي حياتي خوينيه حزار حياتي 500 نفر لبندستي دبي ايش كي مضبوط تشاو كي مضبوط بي باش كاتا ليره بوم درك امانه تنيا فروكواني تاري ياخذ فروكي مدنيه توان كي ياخذ فروكي جنگيش عامل حمود دم بيان جنگيش مدنيش بهردوكي هردوكي هرچند حكومتي عراقي مثلا داوای
چەک و با بڵێن فڕۆکەوانەی لەکەین تاوکە ئێستا هیچ بۆ هێزەکانی عراقی بەڵێ حزی عراقی یاخود حکوومەتی عراقی نێدا بە کوردستان بەڵام بەشکم ئینشاءالله ڕۆژێک بێتە پێشەوە کە ئێمەشی تر فڕۆکەی خۆمانمان هەبێت هەر لەم قوتابیانە بتوانن سوود بگرن. من ئەوە لە پلانم هەیە تقریبا پرۆپۆزالشم حاضر کردیە چاوەڕێمە لەسەر جەنابی سەر حکوومەتی ئەگە پێشگیرم بکە ئەوەی بە ئاسانی هەمووی دەتوانم بکەم. باشە ئەم بە تەنیا لە زانکۆی سەلاحەدین ئەم بەشە کراوەتەوە؟ تەنها زانکۆی سەلاحەدین هەیە کە حکومی. باش. ئیستاش جامعی عشقش محاولە کردیە ئەوانش بەشی فرۆکەیان کردیە یەکەم ساڵیاتیان ئەوانە ئەوەی معدلی نۆهات کەمتر بی ناتوانێت بکەن مثلا 75 76 دەتوانێت لە خۆی بڕۆ جامعاتی بەستە عشق هەیە ئەوش تازە دروستیان کردیە بە 75 ئەوە وەردەگرن. باش. بس يعني عقدەکان جوازە دەگرێمە ئێمە عقدمان مثلا لەگەڵ مثلا جوازەکەی چییە؟ ئێمە مثلا 2 ساڵمان لە ئوردن دەبێتە بەمان. باشە. ئەوانش تا لە پلانیان هەیە بەس نازانم بەزەوت چی ڕێگەوتنیان هەیە دەبی ئەو بەشە هاوکاری دەوێ. ئەمیسا توانم هەر 4 ساڵ لێرە بخینم بەس تەڵەبەکەم زەعیف دەرەچی لەبەر خبرەی عەمەلی کەم دەبێ. ئەبێ بە پراکتیکی بۆ ئەوە هەموو گرنگیەکە لەسەرەوەی کە بە پراکتیکی 4 دەبی 7 پراکتیک بی. 7 پراکتیک بی لەبەر ئەوە خۆ دەزانێ ئەمندامە تەڵەبی خۆشم دەرێم ئەندازیاری فرۆکە مهمترە لە تۆپ لۆ تۆپ ئەگە غڵات بکە یەک نەفەر لەبەر دەست دەمری بەس ئەگە ئەندازیاری فرۆکە ڕات دەکە 400 نەفەر دەمری لەبەر ئەوەی دەبی ئەندازیاری فرۆکە زۆر ئشارتر بی لە جامعاتی تۆپ. زۆر باشە. یەک پرسیار وەکو دوا پرسیار ئەم ساڵتان ژمارەکەتان زیاد کردو بۆ 50. بەڵێ. وەکو داواکردن داواکە زۆر زیاترە لەو ڕێژەیە کە ئێوە 50تان داناوە 50 مەقعدی دراسیتان داناوە ڕێژەکە چەند زیاترە؟ وەڵاهی خۆی دامن وزارەت لەسەری لۆ دەبی بە ساڵانە یعنی ئەتو داواکە 50 لۆ 65 دێ 75 لۆ دێ یعنی هەر ساڵە کلۆمە زیاتر دێ بەس هێمە دەڵێن مینیمەم بلا 50 بی مشکلمان نییە بەس وزارەت جارجار لۆ دەبی خۆ دەزانێ قوتابی ماشاءالله ساڵ زیاتر دەبی زانکۆوانی حکومەت سەر سابت یعنی هەر چەند زانکۆوان هەیە ئەو زیادی دابش دەکەن مثلا لەسەر زانکۆیان یعنی هەر بەشێک حەسەی هەیە بەش 50 تەڵەبە زیاتر وەردەگری لە حەدی خۆی هەیە تەڵەب مثلا بەش 10 15 یعنی حتا زیاتر لە 50 کێشەمان نییە. بۆ هیوایی کە ئێمەش ئەندازیاری فڕۆکەوانی باشمان هەبێت و فڕۆکەوانی باشیشمان هەبێت کە کورد هەمیشە بە جەرگ و بە ئازا بووە توانێتی هەموو هەنگاوەکان کە سەختین بیان بڕێت و تیان پەڕێنێت. بەخوای زانچیە ئەمن ینی پلانێکی زۆر باشم هەیە ئەوەی سەمە زۆر ینی فەقیرن لەو فرۆکە یەک بەشمان هەیە خۆی بەش نییە بەش فرۆکان دەبی زانکۆی فرۆکانە بی ئەو مثلا ئۆکرانیا لەوە ئەوروپا هەموو زانکۆی فرۆکانە 14 بەشە دەبی دەگی درۆن ئێرکرافت تویستا هەموو عالم بە تیجاهی درۆن ئێرکرافتە حتا بڕۆیشە تێکەوەی هەموو درۆن ئێرکرافتە شەڕیستە دەوڵەتی هەموو درۆن بێت تیارە بێت تیار. ئێمە شیوای ئەوە خوازی جارێکی تریکە کە لەگەڵ جەنابەت لێرە چاپێکەوتمان کە جەنابەت ڕاگری کۆلێژێک فڕۆکەوانی بیت سپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر عاید عوکاب سەرۆکی بەشی فڕۆکەوانی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین ئەمبانی لەگەڵمان بووی سپاس بۆ جەناب. زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئەو کەناڵی 24 دەکەم ئەو مەجارە حتا لۆ قوتابی خۆم ڕوون بکەم زۆر سپاس دەکەم لەو فرسەتی ئینشاءالله جارێکی دیێن زیاتر قسە دەکەن لەسەر بابەتی ئینشاءالله و حاضرم ئینشاءالله زۆر سپاس دەکەم. ئاخرشی دەرێم قوتابیانی ئەو ساڵ ئەوەکی مەراقی لە فرۆکەیە بلا بێتی ئینشاءالله و تەلەفۆنم لەدا و دەلیل تالیبی هەیە هەرچی پرسیارێکانم دەبی خاصن خێزانی خۆیان هەرچی کاتێک دەتوانم پەیوەندی پێ دەکەم ئەو حاضرم لە هەر پرسیارێکی ئینشاءالله. زۆر سپاس بۆ هیوایی کە زانکۆیەکی فڕۆکەوانیمان هەبێت وەگوتم جەناب لێرەبیت ئەو کاتە قسەی لەسەر بکەین. ئینشاءالله زۆر سپاس دەکەم زۆر سپاس.